ئێواری ڕۆژی پێنجشەممە هێزێکی سوپای تورکیا بە ژمارەیەک ئۆتۆمبیلی سەربازی و چەکی قورسەوە چوونە نێو گوندی بەرمیزەی سنووری برادۆست و دانیشتوانی ئەو گوندیان لە خۆیان کۆ کردەوە. لایەنی ئەمنی و ئیداریەکانی ئەو سنوورەش باز لەوە دەکەن هاتنی ئەو سوپایە بە ئامانجی و زانیاری ئەوانە و حکوومەتی هەرێم نەبووە. هێزەکەی سوپای تورکیا کە زری پۆش و چەکی قورسیان پێبووە بەپێی و بەرنامەی هەیەیان بۆ ڕێخستنی ێوارەخوانێک بە بۆ ڕۆژەوانان و بۆ ئەوەی پێکەوە لەگەڵ هاوڵاتیان بەربام بکەنەوە بۆ ماوەیەکی کاتی بمێنەوە و دواتر بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان. لەوبارەیەشەوە قایمقامی قەزای سۆران سەبارەت بە هاتنی ئەو هێزە قورسەش بۆ گوندی بەرمیزە لە سنووری برادۆست بۆ KurdsatNews دوا و ڕایگەیان. هاتنی ئەو هێزە تەنها پیشاندانی نێتپاچی بوو و هاوکات دابەشکردنی هەندێک خواردەمەنی بۆ بەسەر گوند نشینانی ناوچەکە. سەردانی ناو دەڤەرەکەیان کرد، ناو گوندەکەیان کردیا لەگەڵ خەڵکەکەی هەندێک ئەرزاقیان بەسەر گوند نشینەکان کۆ دابش کردووە و ئێوارەخوانێکیان دەگەڵ خواردونەوە وەکو خۆیان باسەکەن مەبەستیان نیەت پاشی بووە کە پێ قسەکانی کە دیار بووە و هاتنی ئەو هێزەی بە تەنسیق نەبووە لەگەڵەمەدا بەڕاستی هیچ ئاگادار نەکرێنەوەکو ئیدارەی ناوچەکە، بەڵام ئاگاداری ئەو شوێنانیان کردووە کە ئێمە تەنها وەکو هێزێکی شەڕکەر ناچین ئەو گوندێت تەنها هێزێکی نێتپاچی ئەتمانەوێ بە ڕهۆی ڕەمەزانەوە فتارێک لەگە خەڵکی بکەین و خەڵکی دڵنیا بکەینەوە. داخەڵبوونی ئەو هێزەی تورکیا بۆ سنووری برادۆست دوای ئەوە دێت کە لە ماوەی ڕابردوودا سوپای تورکیا بە قوڵای 20 کیلۆمەتر سنووری خاچی کوردستانی بەزاند و بنکەی سەربازیان لە چەند ناوچەیەکدا جێگیر کرد. سوپای تورکیا ڕۆژانە لە ڕێگەی تۆپخانە و فڕۆکە جەنگیەکانەوە گوند و ناوچەکانی برادۆست بردومان دەکات. ڕۆژ بە ڕۆژیش بردومانەکانی چڕ کردوتەوە و کە بۆ هۆیەوە تاکو ئێستا چەندین هاوڵاتی مەدەنی کوژراون و بریندار بوون. لە سنووری برادۆستیش زیاتر لە 100 گوند و ئاوایی ئەو سنوورە چۆڵ کراون و زیانی گیانی و ماڵی زۆر بە دانیشتوانی ئەو سنوورە گەیشتووە.